بەپێی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوو دوو چالاکوانی مەدەنی لە سلێمانی و دوهۆک ڕفێنراون و تا هەنووکەش ئازاد نەکراون. ئەم بەرپرسەی حکوومەتیش کە کاری بووەتە تەنها میکیاجکردنی دەموچاوی دەسەڵاتدارانی هەرێم لای وڵاتانی بیانی ڕەنگە وەک هاوتاکەی ئاگەی لە دۆخی هەرێم نەبێت کە دەیوت هەرێم کارەبا هەناردەی دەرەوە دەکات یان پێدەچێت ئەم لەژێر هەڕەشە بێت و مەترسی لەسەر گیان و ژیانی هەبێت و ناتوانێت دۆخی ڕاستەقینەی دەنگە ئازادەکانی هەرێم بخاتە ڕوو کە بۆ دەنگی ئەمریکا وتویەتی لە کوردستان بکوژی هیچ ڕۆژنامەنووس و مامۆستایەکی ئاینی نییە کە دادگایی نەکرابێت و سزا نەدرابێت. ئەوەی لە هەرێم ژیا بێت و ناوی سۆرانی مامە حەمە و سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی و ویدات حسێن و مامۆستا ئەحمەدی دێرێ بیست بێت نازانێت بکوژانی ئەم مرۆڤانە کێن تا بەتونترین سزای یاسایی خۆیان گەیشت بن. دوسیه شهید وەدەر لە ڕێگا یاساییەوە نەگەیشتێ چه ئەنجام چونکە حتا نوکە دوسیه شهید وەدەر فایلەی شهید وەدەر لە دادگای دوهۆکدا نەهاتیە بەرگرن. دوسیه شهید وەدەر لە دادگای دوهۆکدا هاتیە گرتن و بداوی هاتیە چونکە حتا نوکە چه ئەنجام نینە و ساڵێک و چهار هەیف یەدبورن حتا نکە بکوژێت شهید وەداتی نەهاتینە دەستە سەرکردن. وا چوار ساڵ بەسەر کەسی تیرۆیکردنی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانیدا تێپەڕیەوە تاوەکو ئێستا هیچ گۆڕانکاریەک یان خۆتی هیچ پێشهادێکی نوێ لە کەسی کاوە گەرمیانیدا تێنەپەڕیەوە کە شیاوی ئاماژە پێکردنێ بەدەست لەوەی لە سەرەتای کەسی تیرۆکردنی کاوە گەرمیانی کە یەکێک لە بکوژەکانی کاوە گەرمیانی بە سزای یاسایی گەنراوە ڕووی قایمی دەسڵات گەشتووە بە لووتکە یعنی لە کاتێکدا تۆ لە نوێترین ئۆڤەریاندا ئەوە لێدوانیان ئەبێت کە ئاڵێن هیچ دۆسەیەکی ڕۆژنامەنووسان یاخود مامۆستایانی ئاینی نەماوەتەوە بکەرەکانیان بە سزای یاسایی نەگەێنراوێت. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە ئێستادا دوو چالاکوانی مەدەنی لە سلێمانی و دوهۆک بەبێ فەرمانی دادگا دەستگیر کراون و ئەوەش دەخاتە ڕوو تا هەنووکە بکوژانی هیچ کام لە ڕۆژنامەنووسان و مامۆستا ئەحمەدی دێرێ مامۆستای ئاینی نەک دەستگیر نەکراون بەڵکو هەرشیانە بکوژانی لەلایەن لایەنێکی سیاسیەوە داڵدەدراوە. لە هەرێمی کوردستان بەداخەوە کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان چەندین کەیس هەیە کە هیچ هەنگاوێکی تیان هەنراوە. شەهید ویدات تا ئێستا دۆسیەکەی هیچ قۆناغێکی نەبڕیوە ئاشکراترین تیرۆرە کە تیرۆری دەوڵەتیشە و دەستگای ئەمنیتیایە تۆمەتباری سەرەکین بەڵگەی زۆریش هەیە ئەوەی ئێمە لە بەدواداچوونی ڕاستی تیرۆری شەهید ویدات کردومانە دەیسەلمێنێ کە چەندین بەڵگە هەیەکی ئەنجام دەرێتی بەڵام نەک لێکۆڵینەوە نەکراوە و بکوژ دەستگیر نەکراوە و ئەنجام دەرانی ئاشکرا نەکراون بەڵکو هەڕەشەش لەسەر خانەوادەکە هەیە بۆی دەست لە کەیسەکە هەڵگرن. کەیسی سەردەشت عوسمان، کەیسی سۆرانی مامە حەما، عەبدوستار تاهیر شەریف و چەندین کەیسی تر کە تا ئێستا بەو جۆرە ماوەتەوە. پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان و مامۆستایانی ئاینی هێندە زەق و زۆرن کە نەک تەنها بەم پیاوە پەردەپۆش ناکرێن بەڵکو زۆر جاریش ناوەندە نێودەوڵەتیەکان دێنە جواب. بەڵام حکوومەتی هەرێم لە بری دابینکردنی ماف و ئازادیەکان و دادگەری بۆ هاوڵاتیان بەردەوام کار بۆ پەردەپۆشکردنی تاوانەکان دەکات و فەرمانگەیەکی گەورەی بە بوجەیەکی زەبەلاحەوە تەنها بۆ ئەو مەبەستە دامەزراندووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.